لە باربردنی ڕێکەوتنامەی سیڤەر بە سەپاندنی ڕێکەوتنامەی لۆزان بناغی ستەمکاریکی نێودەوڵەتی بەرامبەر بە گەلەکەمان داڕێژرا کە دەکرێت هەموو نەهامەتی و قڕکردنە مێژوویەکان لە پارچەکانی کوردستاندا بۆ ئەو بنەما ستەمکاریە بگەڕێتەوە کە تا ئەم ڕۆژ ئەو نادادگەریە نێودەوڵەتیە بەردەوامە و ئاکامەتاڵەکانیشی بۆ تاکو و کۆمەڵی کوردەواری شۆڕ دەبنەوە. گەرچی حکوومەتە یەک لە دوایەکەکانی پاشایەتی و کۆماری لە عێراقدا ئەوەی پێیان کرابێت بۆ سڕینەوەی نەتەوەی کورد کردویانە، تەنانەت هەندێک چەپگەراش بۆ ماوەیەکی دوور و درێژ مشتومڕی ئەوەیان لەگەڵ نەتەوەی کورد کردووە لەسەر ئەوەی داخوا ئەم پێکهاتەیە بەگەل و نەتەوە هەژمار دەکرێت یان نا. بەڵام دوجار لە کوورەی ئەزمونە سەختەکانەوە نەتەوەی کورد بە خۆڕاگری و خەباتی بەردەوامی کانزای ڕەسەنی خۆی دەرخستووە و ناحەزانی بێهیوا و دۆستە کەمەکانیشی خۆشحاڵ کردووە. ڕاپەڕین کە بەرەنجامی ڕاستەقینە و وەڵامدەرەوەی کیمیایی و ئەنفال و قڕکردنی نەتەوەیی بوو بەرامبەر بە گەلی کوردستان و پێکهاتەکانی، جارێکی تر زیندوێتی و بوونی گەلەکەمانی بەجیهان نیشاندایەوە. ڕاپەڕین و دەرهاویشتەکانی بوو کە دوجار لە ژێرگوشاری نێودەوڵەتی و بڕیاری 688 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیدا ڕژێمی باعسی ناچار کرد لە کوردستان پاشەکشە بکات. ئەمەش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و لەدایکبوونی حکوومەتی هەرێمی کوردستانی لێکەوتەوە. بەڵام بەردەوامبوونی کاری حیزبی لەسەر بناغی شەریعەتی شۆڕژگێڕی کاری حیزبی تێکەڵ بەکاری حکوومەت کرد. نەهامەتیەکانی کوردستانیش لە شەڕی ناوخۆ و دەرهاویشتەکانی لە دوو پارچەی حکوومەت و دەستگاکانی و ناشەفافیەت و قەیرانی ئابووری و تێکچوونی یەکڕێزی کوردەواری و لە دەستدانی هەلەکان و دەستکەوتە زێڕینەکانیشی لێکەوتەوە کە تا ئەم چرکە ساتەش بەردەوامە. ئەوەی کە لە وڵاتانی دیموکراسیدا بە چەند سەعاتێک لە دوای هەڵبژاردن زۆر بە سانایی دەستا و دەستی دەسەڵات ڕوودەدات، دەبینین بە چەندین مانگ ئەوە لە هەرێمی کوردستاندا ڕوونادات. زۆرجار لەو بەرپرسانی کوردستان بیستراوە کە گلەییان لە جەماوەری گەلەکەمان کردووە کە بۆچی ئینتیمای نەتەوەییان بێهێز بووە، بەڵام هیچ کاتێ پێداچوونەوەیان بە کارنامەی خۆیاندا نەکردووە کە بۆچی شۆڕژگێڕان بوونە بازرگان و کۆنتڕۆڵی هەموو جومگەکانی دەسەڵاتیان کرد، بۆچی ڕێگەیان نەداوە بنەماکانی دەوڵەتداری و شەفافیەت بۆ گەلەکەیان بچەسپێنن، بۆچی ڕێگەیان نەداوە بۆ پاراستنی ئەزمونەکەمان هێزەکان تەنیا پارێزەری هەرێمەکە بن و نەبنە میلیشای حیزب و بەرژەوەندیەکانی، بۆچی لە فرۆشتنی نەوت و گاز و داهاتەکان و سامانی گشتیدا ناڕوونی بەرقەرارە. با ئەو بەرپرسانە لە وەڵامی ئەو پرسیارانەوە تێبگەن کە بۆچی ئینتیمای نەتەوەیی وەکو سەردەمی شاخ و شۆڕشی پێشمەرگە گەرم و گوڕ نییە. با ئەو بەرپرسانە باش بزانن ئەوە خیانەتە لە خواست و ئیرادەی گەلەکەیان کە بە کردەوە ناشایستەکانیان جەماوەریان لە داهاتووی وڵات بێهیوا کردووە و ئاسۆیان لە بەرچاویدا لێڵ و تاری کردووە.